بەخشەرێکی پلازمایە بانکی خوێنی شاری سلێمانیە هاتووە تا پلازما ببەخشێت. ناوی ئەڤین عومەرە، چاکبووی کۆڤید-19 بەبەخشینی پلازماکەی دەڵێت دەمەوێت ببم بە فریادڕەسی ژیانی کەسێکی توشبووی ڤایرۆسی کۆرۆنا. پێشەوەی من تووشی نەخۆشی کۆڤید-19 بم، بەڕاستی وتم ئەگەر بێت و ڕۆژە لە ڕۆژان توش بم وەکو نەزرێک لە لای خۆم دامنا وتم دوای ئەوە ئەگەر خوا پێیام ئەو نەخۆشیم تێپەڕان توانیم پلازما بم، حەزەکەم لەو خێرە بێبەش نەبوو و نەخۆشی بەرامبەر سوودی لێ ببینە. ئەوە ئاواتم بۆ بەڕاستی ئەوەکو داواکارم لە هەموو ئەو کەسانەی کە جەستەییەن ئەتوانن ئەو پلازمایە بن دوای چاکبوونەوەیان لەو نەخۆشیە بێ دوودڵی بێن ژیانی بەرامبەر ڕزگار بکەن. یاریدەدەری تاقیگەی لە بانکی خوێنی شاری سلێمانی دوای ئەوەی پلازما بەیەکێک لە چارەسەرەکان بۆ توشبوونی ڤایرۆسی کۆرۆنا دیاریکرا، دەڵێت وەک هەستکردن بە بەرپرسیارەتی تا ئێستا نزیکەی 500 بەخشەر پلازمای بەخشیوە. ئاماری ئەوانی کە هاتوون تا ئێستا پلازمایان بەخشیوە تقریبا نزیکەی 500 کەسە بن پلازما ئەبەخشن، گەیشتۆتە تقریبا 500 کەس، ڕۆژانە تقریبا 6 کەس ئەوە 8 کەس ئەگاتە 10 کەس یان پلازما ئەبەخشن. هیوادارم بەبێت ترس ڕووکەنە بانقی خوێن بۆ بەخشینی پلازما. ئێمە لە بانقی خوێن بە دوو ڕێگە هەمانە بەخشین هەیە لە ڕێگەی خوێنەوە بۆیان جیاکەینەوە، هەشمانە بە جیازی سپرێشن لە ڕێگەی تریماوە بۆیان جیاکەین و بەبێ هیچ تەسیرێکی جانیبی. تا ئامادەکردنی ئەم راپۆرتە 15173 کەس لە کوردستان تووشی کۆرۆنا بوون و 9551 کەس چاک بوونەتەوە. لەم ژمارانەش 586 کەس گیانی لەدەستداوە. تەندروستی تکا لەو کەسانە دەکەن کە کۆرۆنایان بەزاندووە چاک بوونەتەوە هیمەتێک بکەن لە بەخشینی پلازماکە. ئەحمەد ئیسماعیل گەلی، کوردستان، سلێمانی.